بەڵێ دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامە کەمان باس لە ناوەندی کەرکووکی یەکێتی ژنانی کوردستان دەکەین کە یەکێکە لە ناوەندە هەرە چالاک و گرنگ و بەنرخەکان لە شاری کەرکووک چەندین چالاکی هەیە و چەندین پرۆژە و یاخود بۆ بڵین کاریە بۆ بەرەو پێشبردننی ژنان لەو شارە و خزمەتکردنی ژنان لەو شارە ئابژانەی کە لەو ناوەندەدان چەندە ڕۆڵیان هەیە لە کوردستانی بوون ئەو شارە. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا جگەلەوەی باس لە کار و چالاکیەکان دەکەین، باسێک لە هەرە بابەتە گرنگەکان دەکەین، ئەویش ئەوەیە کە ژنانی ئەو شارە تا چەند ڕۆڵیان هەبوو لە کوردستانی بوونی شارەکەتەوە. ئەمانە و پرسیارەکانی دیکەمان و کار و چالاکیەکانی ئەم ناوەندە لەگەڵ میوانەکەمان خات و دیمەن محەممەد سەرۆکی ناوەندی کەرکووکی یەکێتی ژنانی کوردستان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەمان میوانە قسە باسەکانمانی لەگەڵ تەواو دەکەین. ئێمە ژەمان پێوترا بوو ببوورە خات و دیمەن بەخێراتیت سەر چاوەکان با سەرەتا لە تایتڵی تەوەرەکۆ دەست پێ بکەین. ڕۆڵی ژنان چییە لە کەرکووک لە کوردستانی بوونی ئەو شارەدا؟ بەڵێ لێرە سەرەتا بەیانیتان باش دەستخۆشی و سوپاسم هەیە بۆ بەرنمەکەتان بە هیوای ڕۆژێکی ئارام و کەش و هەوایەکی ئارام بۆ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی لەبەرەوەی دوو ڕۆژە کەش و هەوایەکی نالەبار ڕووی کرۆتە ناوچەکان. ئەگەر ئێمە باسێک بە کورتی باسێک ڕۆڵی ژن بکەین لە شاری کەرکووکە یاخود بە عام ئەتوانین بڵێن لە زۆر ڕۆ زۆر باشین، بەڵام ئەگەر سەیری بارودۆخ بکەی، ئەگەر سەیری ئەو توموحانە بکەی، ئەگەر سەیری ئەو هەوڵانە بکەی کە تۆ چی پێویستە بۆ وڵاتەکەتی بکەی یا بۆ میلەتەکەتی بکەی هێشتا زۆرمان ماوە. بەڵام ئەتوانین بڵێن ئێمە جەخت بکەینەوە تەنها لەسەر ژنانی کەرکووک بە تایبەتی ناوەندی یەکێتی ژنانی کەرکووک لە شاری کەرکووکە ئەتوانین بە هاوکاری ئەو ڕێکخراوانێکی کە لە شاری کەرکووکان وەکو کۆمەڵی ڕێکخراوی زۆر باشمان هەیە کە تایبەتن بە ژنان، ڕێکخراوی زۆر باشمان هەیە هەم لە ڕووی هەم ڕێکخراوی NGOمان هەیە، هەم ڕێکخراوەکانی ڕێکخراوە جەماوەریەکانیشمان هەیە، کۆمەڵی ڕێکخراوی زۆر باشمان هەیە. هەموو لەگەڵ هەموو ئەمانەیە ئەتوانین بڵێن ڕەنگە لە هەموو شوێنێ کارکردن ئاسان بێت. هەمانگیتانێ لەگەڵ ڕێکخراوەکانی بە تەکید چکە بۆ لەبەرەوەی کەرکووک هەمیشە وای خواستووە، هەمیشە دەستە گوڵ بووە و چەپکە گوڵ بووە، هەر چۆن کاتی خۆی ئەوە دروشمی ڕوانشاد بەڕێز مەمجەلال بووە کە کەرکووک دەستە گوڵ و چەپکە گوڵە. بۆچی؟ لەبەر ئەوەی کەرکووک تەنها ناوەندی کەرکووکی تیانە، کەرکووک هەموو مەزهەب و نەتەوەکانی تایە، هەموو ئەحسابەکانی تایە، بۆ ئەوەی کە لەبەرەوەی ئێمە ئەو بتوانین ژنانی کەرکووک ببێتە سمبولی کەرکووک، ببێتە چۆن ئەڵێ شانازیبوون بۆ کەرکووک، چۆن ئەڵێ ژنانی کەرکووک بۆ نمونە دروشمەکەی دوێنێ ئێمە کە وتومانە ژنانی کەرکووک یان ژنانی یەکێتی کوردستان بوونی ژنانیان سەلمان لە کەرکووکە. ئەمە بۆ خۆی ئەتوانم بڵێم بە حکمی ئەو بارودۆخەی دوێنش من هەر لە قسەکانیشمان ئیشارەتم بەوەدا سەرڕای قەیرانێکی نالەبار بەسەر ئێمە هەیە، یعنی بەسەر میلەتەکەیە هەیە، بارودۆخێکی گونجاویش نییە بۆ ئیشکردن و بۆ کارکردن لە ڕووی دارایی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی لە هەموو ڕووەکانەوە سەختە ئەتوانین. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە ئەتوانین بڵێن ژنان لە کەرکووک بە تایبەتی بە بێوچان بەبێ گوێنەدان بەو قەیرانە یان بەو حاڵەتانە هەندێک جار حاڵەتی توندوتیژی، حاڵەتی کۆمەڵایەتی، ڕوئەدا یان بەعزە نەیارێک دێتە پێشەوە ڕێگرە لە بەردەم تۆیە، بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە ئەتوانم بڵێم زۆر باشە. بۆیە ئەتوانم بڵێم ژنان لە شاری کەرکووکە کاریگەریکی زۆر باشیان وەکو کوردێک بەڵێ یعنی خۆی هەر کە باسی کەرکووکەکەی لە چاو هەموو شارێکی ترەوە جیاوازە و ڕوانشاد جەنابی مامجەلال باسی لەوە کرد کە وەکو مۆخی ئینسان وایە، ینی کە ئەبێ کەسێکیەوێ کە سەرپەرشی بکە بە ڕێوەبەرە کە بەڕاستی ینی تێکەڵ بێت لەگەڵ بارودۆخەکەیە لە هەموو ڕووەکانی. جا ئەمە ئەگەر بین وردی بکەینەوە بۆ ژنان، ینی بارودۆخی ژنان لە کەرکووکە چۆنە لە ئێستا، ینی ئێوە وەکو یەکێتی ژنانی کوردستان لەقی کەرکووک بارودۆخی ژنان چۆنە بینن لە کەرکووکە؟ بڵێ ناڵێم ئەگەر بێتە سەر توموحەکەی تۆ ڕەنگە وەک پێویست نەبێ، بۆ لەبەرەوەی وەکو وتمان ئێمە ئەمە ساڵانی ڕاپەڕین نییە یان ساڵانی دوای ڕاپەڕین نییە، تۆ ساڵ بە ساڵ ئەو پرۆسانە پرۆسی زیاتر بۆ تۆ دێتە پێشەوە. خەباتکردنیش لە کەرکووک جیاواز بڵێ بۆ نمونە تۆ بچووکترین شت کە ئێمە ئەم ساڵ تەسەورە نەئەکرد کە ئەو وەزعی
کەش و هەوایە بوو یان ئەو وەزعی لافاوە بوو کە درا بەسەر شاری چەمچەماڵە بۆ نمونامەیەکێکە لەو شتانە سروشتیانی کە بۆ دروستە بێ شاری کەرکووکیش بە حکمی ئەوەی کە وەکو وتمان شارێکە تەنها کورد دەسەڵاتی نییە لەو شارەیە شارێکە فرە نەتەوە دەسەڵاتی هەیەتیایە زیاتر دەسەڵاتەکانیشی تایبەتە لەسەر حکمی عێراق تۆ عێراق حکمی تۆکە بۆچی ئەمە لەبەروی وای کردووە ڕەنگە کارکردن لە کەرکووکا سەخت بێ ڕەنگە ئیشکردن ئاسان نەبێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە من ئەتوانم بڵێم وەزعی ژنان لە کەرکووکە ئەوەی کە خۆیان خوڵقانیانە بۆ خۆیان ئەوەی کە خۆیان بۆ خۆیان هەوڵی بۆ دەن زۆر باشە بۆ نمونە سەردەمانێکە بوو ژن نەیەتوانی بەبێت دەمامک لە کەرکووکا بێتە دەرەوە سەردەمانێکە بوو ژن پێی ئەیبوو لە پێشنگایەکی کاری دەستیا بەشداری ئێستا هاتنە پێشەوەیان چۆن لە کاری هوەری و سیاسی بڵێ بۆ نمونە ژنانمان هەبوو لە کاری هوەریە بەشداری ناکرد ژنمان هەبوو لە کاری سیاسیە بەشداری ناکرد ئەتوانین ئێستا بڵین زۆر باشە بۆ لەبەر ئەوەی خۆیان ئێستا ژن خۆی بۆ خۆی هەستی بەوە کردووە یعنی ئەمە چۆن ئەڵێ ئەبێ هەر کەس هەوڵ بدا مافی خۆی بەدەستبێنێ مافی خۆت چۆن بەدەستێنی تۆ ئێمە بەردەوام ساڵانێکی دوور و درێژە داوا لە دەسەڵاتەکەی دەسەڵات ئەوم بۆ بکە لایانی پەیوەندیدار ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە هەمووی ئەمەی تۆ داوایەکی لە دەسەڵات و لە لایانی پەیوەندیدار بۆ بکە بەڵام کاتێ بۆی نەکردی خۆ تۆ ناکرێت دانیشی دەستەوەستان لەگەڵ هەموو ئەوانە ڕێکخراوەکانی ژنان هەوڵی زۆر باشیان داوە ئەوە بڵم دیمەخان یعنی باس لەوە کرد کە فرە نەتەوە و فرە مەسەبە کردکو پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانی تری نەتەوەکانی ترە ڕێکخرا بە تایبەت ڕێکخراوە ژنانەکان پەیوەندیتان هەیە لەگەڵیانە هەماهەنگیتان هەیە بەیەکەوە کار بکەن بڵێ هەماهەنگیمان هەیە هەماهەنگیکی زۆر باشیشمان هەیە لە ئیشی یەکتریا مشتەرەکین لە کاری دەستیا لە پێشەنگایە لەکردنەوەی کۆمەڵێ کۆڕ و سمینارە مشتەرەکین ئەوەمان هەیە بەڵێ من ئەو خاتونانی کە لە مەسەبەکانی ترنیا خوسەر بە نەتەوەکانی دیکەن بەشداریەکان لە کار و چالێکەکانی ناوەندەکەی ئێوەیە بڵێ ئێمە لامان هەیە بەڵێ ئێمە لە نەتەوەکانی کەشا لە لامان ئەندامە و کادرە وەکو کادرەکانی ئاسایی خۆمان ئێمە هیچ کاتێ وەکو پێم وتی لە دوای پرۆسی ئازادی عێراق کە چوینەوە کەرکووک هەر ئەو کاتش من بۆ خۆم لە دوای پرۆسی ئازادی عێراق کە چوینەوە کەرکووک یەکەم هەنگاو کە کەرکووک ئەو کاتە لقمان هەبوو کە کەرکووک کرا بە لق من یەکەم مەرحەلە من مەسئولی لقی ئەو شوێنە بوومە لەو کاتەیە هەر لەسەر قسەی ئەو زادە ڕۆحی شاد بێ ئەمڕۆی لە هەم ڕۆژێکی خۆشتر بێ هەمیشە کاتێک کە بانگی ئەکردین قەت ژنی یەکێتی بەجیا بانگ ناکرد ژنی کوردی بەجیا بانگ ناکرد هەمیشە هەموو ژنانی نەتەوەکانی بەجیا بانگ ناکرد لەسەر مێزێکا کۆیە کردینەوە بۆ ئەوی کە گوێمان لێ بگرێت چی بکەین بۆ کەرکووک بۆیە هەر لەسەر قسەی ئەو زادە ئێمە هەوڵمان ناوە لەناو ڕێکخراوەکەی ئێمە لە نەتەوەی عربمان لەگەڵە لە نەتەوەی تورکمانمان لەگەڵە لە نەتەوەکانی تریشمان لەگەڵایە لەگەڵمانە کارەکە و هاوکاریشی هەیە و زۆر بەباشی کادری زۆر چالاکیشن و هەڵسو ڕاویشن ئێمە هەوڵمان داوە ئەوە بکەین بۆ لەبەرەوەی ئێمە ئەبێ چۆن وەکو پێم وتی ئێمە هەمیشە ئەبێ هەر ئەوە بگەڕینەوە بۆ بەڕێز مام جەلال هەم کاتی خۆی ڕێی جمهور بووە هەم کاتی خۆی هەموو عێراقی کرد بە یەک باشە ئەو کوی کردەوە لەبەر ئەوە ئێمە ناتوانین بڵێن تەنها یەکێتی ژنان ئەوە نە ئەنانی بێت تەنها باس لە خۆی بکە نەخێ ئێمە کاتێک کە باس لە ڕەوشی ژنی کەرکووکەکەین ئەبێ باس لە ڕەوشە گشتێکە بکەین چونکە ڕەوشی ژن لە کەرکووکا گشتگیرە تەنها تایبەت نییە بە ناوەندی کەرکووک تەنها تایبەت نییە بەم حیزبە تەنها تایبەت نییە بەو نەتەوەی تەنها تایبەت نییە چکە بۆ ئەگەر لە ڕۆ کێشە کۆمەڵاتیەکانەوە تەماشا بکەین ڕۆژانە ئەو کێشە کۆمەڵاتیانەی کە دێتە لای ئێمە سێ بەشی نەتەوەکانی کەیە باشە لە هەمان کات ئێمە هاوکاری زۆر باش ئێوە چیەکەن بۆ هۆشیارکردنەوەی ئەو خانمانە ئێمە بەردەوام وەکو وتمان ئەوە ئیشی ڕێکخراوەکانە هەمووکو گروپ هەماهەنگیمان هەیە هەمووەکو خۆشمان وەکو یەکێتی ژنانیش بەردەوام کۆڕ و سمینارمان هەیە زۆر کەس پێمان ئەڵێ کۆڕ و سمینار باوی نەما بەسە ئەمە مەکەن بۆ لەبەرەوەی وا لێ ئەکا کە تۆ سست بکە لە چالاکیە تۆ کاتێک لە ماڵەکەی خۆتە کاتێک کە کار ئەەکەی ئەتوانی بڵێ من ئەمڕۆ ئەم ئیشە ناکەم ئیتر بەسە ناتوانانی ئیشیمان ڕۆژانە ئەبێ بیکەی ماڵپاکردنەوەی چێش لێنانە مناڵگۆڕینە قاپشتە ئەبێ بیکەی ئیشی ڕێکخراویش ئیشی ژنیش لە دەرەوە بە هەماشیوە ڕێکخراوەکەی تۆ ئیشی چییە ئیشی هۆشیارکردنەوەیە ئیشی ئەوەیە کە پرۆژە بۆ ژن پیاکە ئیشی ئەوەیە خزمەت بە ژن کات کێشە کۆمەڵایەک نەکتەکان دێتە لای گوێ لێ بگرێ لەگەڵ هەموو ئەوانە جاری وا هەیە بمانەوێ نەمانەوێ لە ڕووی ڕووکەشەوە لە ڕووی کۆمەڵێشتەوە ئێمە ئەتوانین بڵێن پێشکەوتوین خەریکە یعنی پێش ئەکەوین جوانیەکمان پێوە دیارە بەڵام هێشتا لە ڕووی ئەقلێتەوە پێویستمان بەوەیە نەک جارێ ڕۆژانە کۆڕ و سمیناری هۆشیارکردنەوە بکرێ بۆ دایکان بۆ باوکان بۆ خوێنکاران بۆ گەنجان بۆ ئێمە هەندێک جار باوەڕ بکە لەم ڕۆژانە مەکتەبێک خۆی یعنی ناوەندیەک تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ کێشەی زۆر گەورەم هەیە
بەشێک لە خوێنکارەکانم کە چۆن سەرکەوتو کێشەکانیان بۆ نابن حەلەکەن دیمەخانانی بەڵێ. بڵاتێ کێشە زۆر ڕوبەڕووتان بێتەوە بەڵام خەڵکیش چاویان لە ئێوەیە و ڕێکخراوێکن کە مێژوویەکتان هەیە و ناوێکی گەورەی و بەڵێتی ژنانی ینی چۆن کێشەی کچێک خانمێک ژنێک لە کەرکووک چارەسەرەکەن. بەڵێ ئێمە کاک کۆسەرگیان ئێمە هینمان هەیە بەشمان هەیە بەشی کۆمەڵاتیمانەیە بەشی تەندروستیمانەیە کادرمان هەیە کادرەکان تەبعاً هەر بەشێک لێ پرسراوی خۆی هەیە بەشی یاساییمان هەیە مەحامیمان هەیە هەموو ئەو شتانەمان هەیە کاتی ئەو کەیسی کە دێتە لامان گرفتێکی کۆمەڵاتی دێتە لامان هەندێک جار سەرکی کێشەکەی زۆر بەسیتە ڕەنگە بە دوو دانیشتن کێشەکە چارەسەر ببێ نەگاتە کێشەی ئەوەی بگاتە محکەمە یان بگاتە یاستایی و ئەوانە جاروا هەیە کێشەی هەڵهاتنمان هەیە کێشەی هەڵهاتن تا ئێستا بەداخەوە لە شاری کەرکووکە شەڵتەرێک و پەنانگەیەکمان نییە تایبەت بێ بەژنە ئەو کاتە پەیوەندیمان لەگەڵ بەڕێوبەراتی توندوتیژی سلێمانی و هەولێرە هەیە پەیوەندیمان لەگەڵ لانەی ئارامی سربەسکرتارێتی یەکێتی ژنان هەیە ئەو کاتە ئەگەر شتێکی هەڕەشە لێکرا و کەیسێکی هەڕەشە لێکراومان هەبێ کەیسێکی بڵین بۆ نمونە هەڵهاتنمان هەبێ ڕوبەڕووی لایەنی پەیوەندیداریەکەینەوە ئەویش بە حکمی پەیوەندیدارەکەی خۆی ئەتوانێت مامەڵی لەگەڵا بکات بەڵام ئێمە زۆرترین یعنی زۆرترین کێشەکان لە لای خۆمان چارەسەرەکەی دیمەن محەممەد لە پشراوی ناوەندی کەرکووکێکێتی ژنانی کوردستان لە خزمەتان ڕۆژێکی خۆش بۆ هەموو لە هیوای بەردەوامی و کار و پرۆژەی زیاترتان و خزمەتکردنی زیاتری ژنان لە شاری کەرکووک